لەسەر گرامی لە هەفتەی هۆشیاری جەزیندەیەکانە تیمی فری دکتۆر هەڵدەستێت بە سازدانی چالاکیەک لەژێر ناونیشانی پێدانی هۆشیاری بە بەکارهێنانی جەزیندەیەک. وەکولاتان ئاشنایە جەزیندەیەکان یەکێکن لەو دەرمانانەی کە ماوەی لە سەدەی 20دا بە شێوەیەکی بەرچاو بەکار هاتووە، بەڵام لە سەدەی 21دا لە ئێستادا کاریگەریەکی ئەوتۆیان نەماوە بۆی پەیداکردنی ئەو بەرگریەی کە بەکتریاکان هەیەە بۆ ئەم جەزیندەیان. ئەتوانێت لێرەوانە لە ڕێگەی مایکرۆسکۆپ و ئەژیزەکانی تاقیگەوانە بەکتریاکان پیشانی خەڵک بدرێ و هەروەها ئەو ئەنتیبایۆتیکە سروشیانە کە خۆمان ناتوانین لە ماڵەوە بەکاریان بێنین. يعني ڕێوڕەوی اینه منطقه جیوارین باخ جیوارین اینش باخ خودی باخ ویمانه اما چیت لی باخ ویمانه اینه انجام نمی ای هناری کنمیشا بکاریگر مارمیشا واقع جنی گرمی تکناره پیه گرمی کناو ماراو سر چینا کرمیش دانه هناریو چاگنا کرمیش روب آوکیش چنا گرمی پالفتاش کرمی مازمیش رو کرمیش نقازانیو گرین میش هەستش کەرمێوە کەرمێش ڕۆبهەنارەکەی بڵێمێ بازاری واقعا هەنارە چونکی منتەقەوی چوار فەسڵین فەسڵ و هامنیش حاڵەت و گەرمای شفرە تەراری ئاو هەواش ئالاری بەخصوص ئاو ڕوخانە و سیروانی کیپی مێسیلە بێرە و واقعا ئاوێوەنێ جەها منێ ئاوێوە بە قابلی پاک و پوختێ شۆر بنێ باز هەم جە لە حازی چێنە ئاوەکێش هەناری جەها منە ئاوی چێش گەرەکەنێ. Мы открываем сегодня 6-й Московский еврейский кинофестиваль. Это уже 6-й фестиваль, как вы можете понимать, проводим его 2015 года и показываем в программе лучшие фильмы на еврейскую тематику со всего мира. Мы его переносили неоднократно, и вот в итоге мы в ноябре, мы никогда не проводили онлайн-показов, вот у нас больше половины показов онлайн, посещаемость 25%, конечно, влияние огромное, но, как вы видите, мы соблюдаем все меры предосторожности, даже интервью даем в масках. На мой взгляд, Московский еврейский кинофестиваль – это одно из таких самых лучших, самых ярких событий, которые происходят в еврейской жизни Москвы. И с этого года не только, насколько я помню, насколько мне известно, что он и в других городах открылся. А кому-то просто откроют глаза на какую-то еврейскую историю, кого-то зацепит что-то личное, а кто-то просто уйдет с какими-то мыслями, которые будет еще долго-долго переваривать. Но в любом случае, мне кажется, что каждый фильм оставляет какой-то отпечаток в душе каждого зрителя. Много юмора. Наслаждайтесь. Юрий Канов, президент Российского еврейского конгресса. С этим большим событием.